فرێدانی زبڵ و خاشاک لە نزیک دەواازەی شاری ڕانیە و ئاوەدانی هاوڵاتیانی هەراسان کردووە. هاوڵاتیان دەڵێن جگەلەوەی سیمایەکی ناشرینی با دەواازەی ڕانیە بەخشیوە، بۆن و دووکەڵی زبڵ و خاشاکەکە دەبێتە هۆی بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی. ئەو زبڵە ڕۆژانە کە دێ بۆ وێرەکانە چەندین شتی جیاواز تێدا، بۆ نمونە پاژماوەی خەسقانەکان بەدڵنیاییەوە زەر و زیانێکی زۆری هەیە، بۆنێکی زۆری هەیە، ئاوێکی زۆر و ڕەشاوێکی پیسی لێدێتە خوارەوە، تێکەڵ بە ئاوی ژێرزەوی دەبێت، ماڵەکانی ژوودۆ دەنەوە نزیک بوونەوە لێرەکانە. یەکی لەوە کارەکان لێرەکانە پیسبوونی ژینگەیە لە دەڤەرەکەی لێرەکانە، هەم ئاو هەوا و هەم معمەلەکان و هەم ئەو زبڵی کە دێ بۆ وێرەکانە کە دەمێنێتەوە ئاو تێکەڵ ئاوی تێکەڵ بە ئاوی ژێرزەوی دەبێت، بەدڵنیاییەوە هۆکارە. فرەدانی ئەو زبڵ و خاشاکە لێرە جگەلەوەی کە سیمایەکی ناشرینی هەیە، بەڵکە دەبێتە نەخۆشیش بۆ هاوڵاتیان، چکە لە نزیک شارە. هیوادارین لایەن پەیوەندیدارەکان چارەسەرێکی ئەو کێشێ بکەن. بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی ڕاپەڕینیش دەڵێت ئەو زبڵ و خاشاکە ڕۆژانە ژێرخاک دەکەن لەو شوێنەدا. دەژڵێت بەهۆی نەبوونی پارە و قەیرانی داراییەوە نەیانتوانیوە کارگەیەکی ڕیسایکلین لە سنوورەکەدا دا بمەزرێنن. سەبارەت بە کێشەی خۆڵ و خاشاک دیارە ئەگەر بێنەوە یادی خۆتان 10 ساڵ پێش ئێستا لە کۆنگرێکی ئاوادا ئێوە باسی ئەو دوو کەڵی و پیسیەتان دەکرد کە بەسەر شاری ڕانێدا هات و بەسەر شاری قەڵات زێ و شارەکان دیکەدا دەڕۆیشت. ئێمە لە دوای فرۆشتنی تەندەری خۆڵ و خاشاک و ژێرخاکردنی بە شێوەیەکی هونەری لەم دیاردە ناشیرنەیە ڕزگارمان بووە. ئێستا بە شێوەیەکی هونەری هەر شارە و لە سنووری خۆی هەمومان کۆ نەکردوەوە لە شارێک ژێرخاک دەکرێت و لەلایەن چەندین لیژنەوە و لایەنی پەیوەندیدار لە ئیدارەی ڕاپەڕین و ژینگەی ڕاپەڕینەوە چاودێری ئەم بابەتە دەکرێت. ئینشاءالله بە هاتنەوەی پارە بۆ بانکەکان و ڕزگاربوومان لەم قەیرانی داراییە بەڵێ بە دڵنیایی کار دەکرێت بۆ دروستکردنی کارکەی ریسایکلینگ و پسپۆڕانی تەندروستی دەڵێن فرێدانی زبڵ و خاشاک لە نزیک شارەکان دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و پێویستە ئەو خۆڵ و خاشاکە با شێوەیەکی زانستی مادە جیاوازەکانی جیا بکرێتەوە و ژینگەی پێپیز نەکرێت. ئەوەی دەیبینن دیمەنی دەواازەی شارە لەبریەوەی ڕیسایکلین بکرێت. لێرە پاژماوەکان فرێ دەدرێت کە هاوڵاتیانی هەراسان کردووە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.